ئایا کورد ئاریە؟ نزیکی سەدەیە کە کورد سەرقاڵی ئەم بابەتە گرنگێ. ئەمڕۆ لێرەین لە بەردەم مۆزەخانەی دکتۆر جەمال لەبەس بۆی وەڵامی ئەو پرسیارە گرنگە بدەینەوە. لەگەڵمان بن. لە سەدەی ڕابردووە بابەتی ئاریبوونی کورد بابەتێکی گەرمە و زۆربەی پەرتووکە کوردیەکان بەوە دەست پێ دەکەن کە کورد لە بنەچێکی ئاریە. واتە ئاریبوونی کورد بووە بە بەشێک لە ناسنامەی نەتەوەکە. جا با بەیەکەوە بزانین تا چەند ڕاستە کە کورد ئاریە. بەڵام پێشەوەی لە ئاریبوون یا لە ئێرانیبوونی کورد کۆڵینەوە دەبێت ئەوە بزانرێت چەندین بابەت هەیە ئەمڕۆ نەک هەر لە ناو کووردا بەڵکو لە جیهانیشدا وەک ڕاستیەکی حاشا هەڵنەگر مامەڵەی لەگەڵدا دەکرێت. بەڵام کاتێک کە سەیری سەرچاوەکان دەکەیت ئەوە بە تەواوی شتێکی جیاواز دەبینرێت. با نەخشەی گۆی زەوی وەک نمونە سیر بکەین. ئەو نەخشەی ئەم ڕۆی زەوی لەلایەن کەسێکی فیلمیشی بە ناوی گیراردز میرکاتۆر لە ساڵی 1569دا دروستکراوە. ئەوەش بۆ مەبەستی ئاسانکاری گەشتە دەریایەکان دروستی کرد. بەڵام هەر لە بناغەوە چەند شتێکی تێدا بەدی دەکرێت کە ئەجەندایەکی ڕوونی لە پشتەوەی. ئەوەش ئەوەیە کە دەوڵەتە ڕۆژئاواییەکان گەورەتر دەرخراون لە دەوڵەتەکانی تر. ئەوروپا و ئەمریکا و رووسیا و گرینیلاند گەورەتر دانراون، لە کاتێکدا ئەفریقا و ئەمریکای خوار و هندستان بچووکتر. واتە ئەوروپیەکان لە بناغەوە ڕووبەری جیهانی ڕۆژاوای خۆیان لەو نەخشێدا بە گەورەتر داناوە، لە کاتێکدا جیهانەکەی بەرامبەریان لە ئەمریکای باشوورەوە بۆ ئەفریقا و هندستان بە بچووکتر دایانناوە. دیارە بە دڵنیایی لەبەرەوەی زەوی خڕە دروستکردنی نەخشەیەکی دروست ئاستەنگە. واتە دروستکردنی وێنەی وردەکاریەکانی سەر تۆپێک لەسەر کاغەزێک کارێکی زۆر گرانە، بەڵام گەورەکردنی ئەوروپا و ڕۆژاوە بە دڵنیایی مەبەستێکی ئەوروپی لە پشتەوەی. ئەمڕۆ دەستگا زانستیەکان هەمووی دان بەوە دادەنێن کە ئەو نەخشەباوەی ئەمڕۆی جیهان کە بووە بە ستاندەرد هەڵێ و هەندێک هەوڵ لەملاولا دراوە بۆ ڕاستکردنەوەی. بەڵام کەس ڕاستی ناکاتەوە و ئەوەی کە هەمومان وەک نەخشەی جیهان دەیبینین نەخشەیەکی درۆینەیە و وڵاتە ئەوروپیەکان و ڕۆژئاوایەکانی تێدا گەورەکراوە. ئەم پێشەیە بۆ ئەوە دەهێنمەوە کە هەندێک جار شتی زۆر سادەی ڕۆژانەمان هەڵێ و سەرەڕای ئەوەی کە بەشێکی بەرچاومان دەزانین هەڵەیە، بەڵام قوبوڵمان کردووە و هیچی سەبارەت ناکەین، بە تایبەت کە ئەو هەڵەیە لە بەرژەوەندی هەندێک وڵاتی بەهێز و کاریگەردا بێت. ئەمجا بابگەڕینەوە بۆ بابەتی سەرەکی خۆمان کە ئەگەری ئاریبوونی کووردە. بەڵام ئێمە پێش ئەوەی بڵین کە کورد ئاریە یا ئاری نییە، سەرەتا بێ بزانین ئاری خۆی چییە. لەبەرەوەی ناتوانین ئێمە بزانین کە ئەو شتین یا ئەو شتەنین ئەگەر سەرەتا ئەو شتەمان نەناسی بێت. لەبەرەو هۆکارە زۆر گرنگە بزانین ئاری چییە. لە سەدەی هەژدەمی زاینەوە ئەوروپیەکان کەوت نەگەڕان بە دوای بنەچەی خۆیاندا، لە سەردەمانێکدا کە ئەوان خەریکی داگیرکردنی وڵاتانی دەرەوە بوون. ئەو دەوڵەتانە بریتی بوون لە بەریتانیا، فەرەنسا، هۆڵەندا، ئیسپانیا و ئەوانی تر. لەم کەش و هەوایەدا ئەوروپیەکان دەستیان کردبوو بە قسەکردن لەسەر بنەچەی خۆیان. لە ساڵی 1786دا کابرایەکی دادوەری ئینگلیز بە ناوی سەر ویلیام جۆنس لە هندستان
کە لەژێر دەسەڵاتی ئینگلیزدا بوو سەرنجی پەیوەندی نێوان زمانی سانسکریت و یۆنانی کۆن و لاتینیدا بوو. ئەو پێی وابوو هاوشێوەییەک هەیە لەگەڵ ئەم زمانانەدا. جا ئەگەرچی ئەو ئاماژەی بەو پەیوەندیە کرد، بەڵام هیچ ناوێکی تایبەتی بۆ ئەو گروپە زمانەدانەنە. دوا بەدوای ئەو لە ساڵی 1813دا توێژەرێکی ئینگلیز بە ناوی تۆماس یەنگ بۆ یەکەم جار دەستەواژەی هیندۆ-ئوروپی بۆ ئەو گروپە زمانەوانیە دانا. هەندێکی تر ناوی کەسی تر دەبن وەک یەکەم کەس. بەڵام ئەوەی گرنگە لە سەرەتای سەدەی 19دا ناوەکە بەکارهێنرا. واتە سەرەتا ئەوان پەیوەندی زمانەوانی نێوان زمانی سانسکریتی وڵاتی هند و زمانە ئەوروپیەکانیان سەرنجدا. ئەو وای کرد کە ناوێک دابنێن بۆ ئەو گروپە زمانەوانیە بە ناوی هیندۆ-ئوروپی، واتە ئەوان پێیان وابوو کە پەیوەندی هەیە لە نێوان زمانی سانسکریتی هند و ئەوروپادا. ئەمەش بابەتێکی زانستی و بەڵگەی زانستی پشتگیری دەکات. بۆ نمونە سەرڕایەوەی کە وڵاتی ئینگلیز هەزاران کیلۆمەتر لە کوردستان دوورە، بەڵام ڕستەیەکی ناسراوی شکسپیر وەک نمونە ئەو پەیوەندیەمان بۆ دەخاتە ڕوو. کاتێک شکسپیر دەڵێت to be or not to be، بە کوردی دەبێتە بی یان نەبی. ئەمە بەڕوونی و بە شێوەیەکی ساکار ئەو پەیوەندیە دەردەخات. یان بۆ نمونە وتی ئەوێری زمانی ئینگلیزی لە کوردیدا دەبێتە وت وریا، بە هەمان مانە. ئەم پەیوەندیە بۆ ئەوە دەگەڕێتەوە کە زمانی ئینگلیزی و کوردی سەر بە یەک خێزانی زمانەوانین کە ناوی لێنراوە هیندۆ-ئوروپی. ئەم دوو زمانە هەردووکیان سەر بە خێزانەکەن، بەڵام لە ناو خێزانە زمانەوانیەکەشدا پەلەگروپی جیاواز هەیە. ئەمە نەخشەی خێزانی زمان هیندۆ-ئوروپیەکانە. لە نەخشەکەدا دەبینین زمانی کوردی یەکێکە لە زمانەکانی خێزانی زمانە هیندۆ-ئوروپیەکانە و بە هەمان شێوەش زمانی ئینگلیزیش بەشێکە لەو خێزانە. کەواتە ئەم پەیوەندیە لە نێوان ئەم زمانانەدا پەیوەندیەکی زمانەوانی و زانستی. هەروەک ڕوون کرایەوە کوردی زمانێکە کە بەشێکە لە خێزانی زمانە هیندۆ-ئوروپیەکان و ئەمەش مژارێکی زانستیە. بەڵامە بێ بزانرێت ئەو پەیوەندیە پەیوەندیەکی زمانەوانیە، نەک ڕەچەڵک. ڕەچەڵک و زمان دوو بابەتی جیاوازن. سەرڕایەوە شان بەشانی دەستەواژەی هیندۆ-ئوروپی لە تەکیشدا ئاری هاتە ناوانەوە. جابا بەیەکەوە بزانین ئاری چۆن دروستکرا. کاری زانستی هیندۆ-ئوروپی کە لەسەر بناغەی زمان بوو وردە وردە گۆڕا. توێژەرێکی بنەچە ئەڵمانی لە دایکبووی 1823 بە ناوی ماکس میولەر وردە وردە پەریدا بە توێژینەوەکانی پێشخۆی و ئەو دەستەواژەی ئاری هێنایە ناو زانستی زمانەوە و تا ڕادێک زمان و ڕەگەزی لە بابەتەکەدا تێکەڵ کرد و ڕەگەزی ئاری بە خەیاڵات دروست کرد. دەبێتەوە بزانین کە ڕێگەز لە ڕێگای پشکنینی جینەکانەوە لە تاقیگەدا دەستنیشان دەکرێت، نەک لە ڕێگای زمانەوە. بەڵام بۆ سەردەما ئەو کارە نازانستیە قبول کرا. ئیتر دوای ئەو ئاری بە تەواوی کرا بە بابەتێکی گرنگ و تەنانەت کەسایەتیەکی فەرەنسی لە دایکبووی 1816 بە ناوی گۆبینۆ پەرتووکێکی لەو کەش و هەوانوێدا بە زمانی فەرەنسی دەرکرد بە ناوی وتارێک لەسەر نایەکسانی ڕەگەزەکانی مرۆڤ. گۆبینۆ لەم توێژینەوەیدا ڕەگەزەکانی مرۆڤ پلەبەند دەکات و ڕەگەزی ئاری خسە سەرەوە. ئەو بە خەیاڵ ئەم ڕەگەزەی کرد بە ڕەگەزێکی نایاب، ژیر، بەتوانە و ئازا و چەند تایبەتمەندیەکی تری باش و ئەوانی کردە مەزنتر لە ڕەگەزەکانی تر. ئەمانە بێ ئەوەی کە زانست پشتگیری ئەوە بکات. دواتریش چامبەرلەینی لە دایکبووی 1855 ئەو گوتی کە ڕەگەزی ئاری لە پشت دروستبوونی شارستانێتی ڕۆژئاواوەیە و تێکەڵبوون بە ڕەگەزەکانی تری وەک جووەکان ئەم ڕەگەزە مەزن و تایبەتە تێک دەدات. بەو جۆرە ئەمە و چەند نووسینێکی تر دواتر بوون بە بناغی ئەدەبی ڕەگەزپەرستانەی نازیەکانی ئەڵمانیا. ئابە و شێوەیە بێ هیچ بناغێکی زانستی ڕەگەزی خەیاڵی نازانستی ئاری هێنرایە پێشەوە و بە جیهانی ئەکادمیدا بڵاوکرایەوە.
وەک بینیمان ڕاستە زانست پشتگیری لەوە دەکات کە پەیوەندیەکی زمانەوانی لە نێوان کۆمەڵێک زماندا هەیە کە بە خێزانی زمانە هەندوروپیەکان ناسراون. بەڵام ڕەگەزی ئاری دروستکراوی خەیاڵی هەندێک لە ئەوروپیەکان بوو کە دەیانویست ڕابردوویەکی شکۆمەندی هەڵبەسراو بۆ خۆیان دروست بکەن. پرسیارەکە ئەوەیە ئایا لە دەرەوەی ئەم هەوڵانەدا ئاری هەبووە؟ لە ڕاستیدا نەتەوەی یا گەلێک نییە لە مێژوودا بە ناوی ئاریەوە. ڕاستە لە دەقەکانی سانسکریتدا ئاماژە بە خەڵکی ئاری کراوە وەک کەسانی مەزن و ڕەسەن، نەک وەک نەتەوە یاخود ڕەگەزێکی تایبەت و ئەوان وەکو چینێکی باڵا ئاماژیان پێکراوە و شوێنێکیش هەیە بە ناوی ئاریاوە کە زیاتر ئەفغانستانی ئەمڕۆیە. واتە کۆی دروستبوونی ئاری بەرهەمی خەیاڵاتی ناسیۆناڵستی و ڕەگەزپەرستانەی ئەوروپیەکانە. ئەمان هاتن چەنووشەیەکیان لە دەقە کۆنەکاندا دۆزیەوە و لەسەر بناغی ئەو چەنووشەیە نەتەوەیەکی خەیاڵیان دروست کرد. لەو ساتەوە ئەمە بووە بە مژارێکی گەرمی جیهانی ئەکادیمی و لە 100 ساڵی ڕابردوودا کوردیش خۆی بەم بابەتەوە سەرقاڵ کردووە. کاتێک کە دەڵێن ئەم بابەتە هیچ بنەمایەکی زانستی نییە لەسەر بناغاوە دەڵێن لەبەرەوەی لە سەدەی ڕابردووەوە چەندین توێژەری ناسرا و ئەم بابەتیان هەڵوەشاندۆتەوە. بۆ نمونە یەکێک لە توێژەرە بەناوبانگەکان بە ناوی لیۆن پالیاکۆڤی فەرەنسی لە پەرتووکێکدا لەژێر ناوی Aryan Myth: A History of Racist and Nationalist Ideas in Europe ئەفسانەی ئاری مێژووی بیرۆکەی ڕەگەزپەرستی و ناسیۆنالیزم لە ئەوروپادا ئەم بابەتەی ڕوون کردوتەوە. پالیاکۆڤ پەرتووکەکەی لە ساڵی 1975دا دەرکردووە و وەک لە ناو نیشانەکەیدا دەبینین ئەو ئاری بە ئەفسانە دادەنێت. ئەم لە کۆی پەرتووکەکەیدا ڕوونی دەکاتەوە کە چۆن زانستی زمانەوانی کە بە هەندۆروپی ناسراوە وردە بۆ خزمەتی بیری ڕەگەزپەرستی ئەوروپی سوودی لێوەرگیراوە و ئەفسانەی ئاری بەرگێکی درۆینەی زانستی کراوەتە بەر. لەو کاتەوە چەندین کەسی تر بە قوڵی لەسەر ئەم بابەتیان نووسیوە. بۆ نمونە لەژێر ناونیشانی The German Invention of Race داهێنانی ئەڵمانەکان بۆ ڕەگەز کە لە ساڵی 2007 دەرچووە، سارا ئەیگن و مارک لاریمۆر ئەوانیش بە هەمان شێوە ئاماژە بە نازانستی بوونی مژارەکە دەکەن و بە تەواوی ڕەتی دەکەنەوە. لە تەکیدا هەموو هەوڵەکان دەخەنە ڕوو کە بۆ مەبەستی سیاسی ویستویانە دەستەواژەی ئاری بەکاربێنن. چەندین پەرتووکی تر کە هەروەک لە ناونیشانەکانیاندا دەردەکەوێت ئەو تیۆریە بە ئەفسانە دادەنێن و هەمویان پێیان وایە کە لە دەرەوەی زانستا ئەو تیۆریەدا ڕێژراوە. سەرڕایەوە هەندێک لە لێکۆڵەران لە کوردستان و ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە ئاگاداری ئەوە نین هێشتا داکۆکی لەم ئەفسانە نازانستیە دەکەن. دەیان لێکۆڵینەوە و پەرتووک ئەمڕۆ ڕخنن لەو تیۆریە دەگرن و ئاماژە بە نازانستی بوونی دەکەن. ئەم تیۆریە نازانستیە چەندین نەتەوە بۆ مەبەستی سیاسی سوودی لێوەرگرتووە. بۆ نمونە نازی ئەڵمانەکان بۆ پتەوکردنی هزی ڕەگەزپەرستانەی باڵایی ڕەگەزی ئاری و ئەڵمان سوودیان لێبینیوە. هەروەها ڕووسەکان بۆ مەبەستی فراوانخوازی خاکەکەیان لە ناوچەکانی باشوورەوە سوودیان لێدەبینی. هەروەها بەریتانیەکانیش سوودیان لەم تیۆریە بینیوە. ئەوان لە ڕێگای ئەم تیۆریەوە دەیانویست بە خەڵکانی هەند بڵێن ئێمە و ئێوە لە یەک ڕەچەڵەکین. بەو شێوەیە لە ڕێگای ئەو تیۆریەوە دەیانویست شەرعێت بدەن بە داگیرکاری هندستان. دواتر ئەم هەوڵە سیاسی و نازانستیە پەڕیەوە بۆ ڕۆژهەڵاتیش. هەروەک ئاماژەمان پێکرد تیۆریە نازانستیەکە بوو بە ئامرازێکی سیاسی و هەریەکە بۆ بەرژەوەندی خۆی بەکاری دەهێنا. شای ئێرانیش بە هەمان شێوە سوودی لە بابەتەکە بینیوە. ئەو سەبارەت کورد دەڵێت پاکترین فارس
پاکترین ئاری لە دابوونەریت و زمان و مێژوودا و هەروەها گوتوێتی کوردەکان پاکترین ئارین وەک ئێمە، واتە نەتەوەی کورد فارسە و هەروەها ئاریەکی پاکە. بۆ ئەو مەبەستەش ئەو مێژوونووسە کوردانی کە بە ئاڕاستەی ئاری و ئێرانی بوون کاریان دەکرد وەک ئایەتوڵای مەردوخی و ڕەشید یاسمی لەلایەن حکوومەتی شاوە هاوکاری دەکران. ئەوەش لەبەرەوەی کە ئەو مێژووی ئەوان بۆ کوردیان نووسی بوو بە مەبەست بوو بێدیان بێمەبەست لە خزمەتی سیاسەتی ئەو کاتەی شای ئێراندا بوو، هەروەک لەم بەڵگەنامەیەدا دەبینرێت. دواتر لەگەڵ کەش و هەوای داهێنانی ئاریدا ناوی ئێرانیشیان هێنایەکایەوە. لە سەرەتای سەدەی 20دا ڕۆژهەڵاتناس و شوێنەوەناسی ئەڵمانی بەناوبانگ ئێرنست هەرزفیلد لە گریمانەیەکدا گوتی کە ناوی ئێران پەیوەندیەکی مێژوویی هەیە بە هۆزە ئاریەکانەوە کە کۆچیان کردو بۆ ناوچەکە. پاژماوەیەکی کورد لە ساڵی 1935دا ڕەزاشای پەهلەوی فەرمانیدا بە جێگرتنەوەی هەمیشەی ناوی فەرمی فارس بە ئێران. لەو کاتە بەدواوە دەوڵەت دەستی کرد بە پرۆگرامێکی ڕێکخرا و داڕشتنی ناسنامەیەکی نیشتیمانی بەهێز و نەتەوەی مێژووی خەیاڵی ئاری و ئێرانی. وەک پێشتریش ئاماژەمان پێکرد، بەریتانیەکانیش سوودیان لەو تیۆریە بینیوە. بۆ نمونە ئەم پەرتوکەی تۆماس ترۆتمان لە ژێرناونیشانی ئاریەکان و هندستانی بەریتانی بە تەواوی تەرخانکراوە بۆ ئەوەی کە ڕوونی بکاتەوە بەریتانیەکان چۆن ئەو تیۆریە هەڵبەسراوە نازانستیان بۆ خزمەتی داگیرکاری هندستان بەکارهێناوە. بەو جۆرە ئەم تیۆریە خزمەتی گەورەی ئەجەندای سیاسی کردووە، لە هەمان کاتدا بووە بە گەورەترین بربەست لە بەردەم زانست و تێگەیشتنی زانستی لە کورد و زمانەکەی و بنەچەی زمانە هەندۆ-ئەوروپیەکان. وەک بینیمان ڕەگەزی ئاری مژارێکی نازانستیە و بۆ مەبەستی سیاسی بەکارهێنراوە، بەڵام دواتر لەسەر ئەو بنەما خەیاڵی و نازانستیە ناوی ئێران درا بەو دەوڵەتەی کە ئەمڕۆ بە ئێران ناسراوە. سەرڕایەوە هەندێک دەڵێن ناوی ئێران ناوێکی مێژوویە و نەتەوەی ئێرانیش هەر بابەتێکی مێژووی دێرینە، لەبەرەوەی شای ساسانی ئاماژەی بە ئێران کردووە. جا با بزانین تا چەند ئەو ئێرانە بەو شێوەیە کە باز دەکرێت. لە ڕاستیدا ناوی ئێران لەلایەن ساسانیەکانەوە ئاماژەی پێکراوە و لە سەرچاوی دواتریشتا هەیە، بەڵام سەرچاوە ئیسلامیەکانیش ئاماژەیان بە ئێران شەهر کردووە. بۆ نمونە ئەلمەقدیسی کە لە ساڵی 1991دا کۆچی دوایی کردووە دەڵێت کە ئێران شەهر شوێنێکە لە نیساپور کە نیشاپوری ئەمڕۆیە و جاری تر دەڵێت کە هەموو نیساپورە. مەسعودی کە لە سەدەی دەیەمدا ژیاوە دەڵێت ئێران شەهر شوێنێکە لە نیساپور و هەندێک جاری تر دەڵێت کە شانشینێکە لە ڕۆژهەڵاتی ئێرانی ئەمڕۆ. واتە سەرچاوە ئیسلامیەکانیش ئاماژە بە شوێنێک دەکەن لە ڕۆژهەڵاتی ئێرانی ئەمڕۆ. بەڵامەوانەی کە داکۆچی لە ناوی ئێران دەکەن زۆرجار دەڵێن ناوی ئێران لە خاکی ئاریای دێرینەوە هاتووە کە سەرچاوە یۆنانیەکان ئاماژیان پێکردووە. جابا بزانین ئەو خاکی ئاریایی کە سەرچاوە یۆنانیەکان ئاماژەی پێدەکەن کوێی گرتوۆتەوە. نزیکی 2000 ساڵ لەمەوبەر مێژوونووس و جوگرافی ناسی یۆنانی سرابۆ ئاریانە دەستنیشاد دەکات کە ئەویش لە پێش خۆی لە ئیراتۆسینسەوە وەریگرتووە کە لە سەدەی سێهەمی پێش زایندا ژیاوە. سرابۆ دەڵێت ئاریانە ئیراتۆسینس دەڵێت لە ڕۆژهەڵاتەوە دەگاتە ڕووباری هندۆس لە باشوورەوە بە دەریای گەورە لە ڕۆژهەڵاتەوە لەگەڵ پارۆپامیسوس و بە زنجیرەچیایەکدا دەڕوات هەتا دەگاتە دەواازەی قەزوین. لە ڕۆژاواوە بە هەمان سنوور کە بەهۆیە وڵاتی ئەشکانیەکان جودا دەبێتەوە لە میدیا و هەروەها کرمانیا لە پاراتەسین و وڵاتی فارس. ڕوونە کە زۆربەی ئاریانە لە دەرەوەی ئێرانی ئەمڕۆدا بووە. ئەو وڵاتی ئاریانە وڵاتی فارس میدیا و ئەشکانی نەگرتوۆتەوە تا ڕادەیەک ئەفغانستانی ئەمڕۆ بووە. پتۆڵمیش بە هەمان شێوە زۆربەی ئاریانە دەخاتە دەرەوەی ئێرانی ئەمڕۆ، کەواتە وڵاتی فارس، وڵاتی میدیا، وڵاتی ئەشکانی و زۆر شوێنی تری ئەمڕۆی ئێران لە دەرەوەی سنووری ئاریانەدا بوون. بەو جۆرە وڵاتی ئاریا زیاتر ئەفغانستانە نەک ئێران، کەواتە ئەگەر ئاریا و ئێران یەک نەبن
ئەو ئەگەرێکی نادروستە. ڕاستە پادشا ساسانیەکان ئاماژە بە ئێران دەکەن، دواتریش ئاماژە بە ئێران کراوە، بەڵام ئەوان ئاماژیان بە وڵاتێکیان کولتورێک نەکردووە، بەڵکو بە ناوچەی ژێر دەسەڵاتی خۆیان کە زمان و ڕەگەزی جیاوازی وەک کورد، فارس، تورک، عەرەب، ئەرمەنی، ئارامی و چەند نەتەوەیەکی تر و خەڵکانی تری تێدا بوو. هەروەک چۆن ڕۆم بە وڵاتی خۆی گوتووە خاکی ڕۆم، بەڵام چەندین نەتەوەی تێدا بوو. بە هەمان شێوە خاکی عوسمانی کە کورد و عەرەب و فارس و ئارامی و سریان و دەیان نەتەوەی تری تێدا بوو. واتە ئێران ناوی نەتەوە نەبووە، بەڵکو ناوی خاکی ئیمپراتۆریەت و قەڵەمڕەوی دەسەڵات بووە. بەو جۆرە یۆنانیەک، بولگاریەک، ئەلبانیەک و چەندین نەتەوەی تر وڵاتەکەیان سەردەمانێک بەشێ بووە لە ئیمپراتۆریەتی ڕۆم. بەڵام ئێستاکە ئەوان ناڵێن ئێمە ڕۆمین و زمانەکەمان ڕۆمیە. بە هەمان شێوە خاچی کوردیش سەردەمانێک بەشێک بووە لە ئیمپراتۆریەتی ساسانی بە ناوی ئێران، بەڵام ئەمڕۆ کورد نابێتە ئێرانی. بە هەمان شێوە سەردەمانێک سووریا و میسر بەشێک بوون لە دەوڵەتی عوسمانی، بەڵام ئەمڕۆ سووریا و میسر نابنە عوسمانی. وەک سەرنجرا ناوی ئێران بەو مانایی ئەمڕۆ ناوێکی نوێ و لەسەر بناغی ئەفسانەی خەیاڵی ئاری دروستکراوە و هەروەها ئەم ناوە بۆ مەبەستی پتەوکردنی دەسەڵاتی دەوڵەتێک سوودی لێ دەمێنێت. بەڵام کێشەکە لەوەدایە ئەمڕۆ دەڵێن زمانی کوردی زمانێکی ئێرانی و لە ڕێگای ئەم دەستەواژەیەوە خەریکە زانست و سیاسەت تێکەڵ دەکرێت. جابا بەیەکەوە بزانین زمانی کوردی زمانێکی ئێرانیە؟ لێکۆڵینەوە زانستیەکان هەمویان لەسەرەوە کۆکن کە گروپە زمانێک هەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بەشێکە لە خێزانی زمانە هەندۆروپیەکان کە ناویان لێناوە زمانە ئێرانیەکان. ئەم گروپە کوردی و فارزی و بەلوچی و چەند زمانێکی تری تێدایە و پەیوەندی هەیە لە نێوانیاندا. ئەم پەیوەندیەش زانست پشتگیری دەکات. بەڵام ئەم ناوە لەسەر ئەو خەیاڵ و ئەفسانەی ئاریەوە دانراوە کە گوایە ماد و فارسەکان لە ڕۆژهەڵاتەوە کۆچیان کردو بۆ ئەم ناوچێ. ئەمە بە تەواوی پێچەوانەی زانستە و هیچ بەڵگەیەکیشی لە پشتەوە نییە. لەبەرەوەی نوێترین تیۆری زمانەوانی جیهان کە لە مانگی حوتی ساڵی 2023دا لەلایەن دەستگای ماکس پلانکەوە لە ئەڵمانیا دەرکرا، دەڵێت کە زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بۆتەوە. کەواتە کە زمانەکە خۆی لە کوردستانەوە سەری هەڵدابێت، ناوی زمانە ئێرانیەکان نەک هەر نازانستیە، بەڵکو بابەتە زانستیەکە شتێک دەدات و لەگەڵ ناوەکەدا ڕوانگەیەکی هەڵە دروست دەبێت بۆ مێژوو زمان کە دژی بابەتە زانستیەکە دەبێت. لە کاتێکدا کە کاتی خۆی ناوی ئێران دراوە بەو گروپە زمانی کە زمانی کوردی تێدایە، ئەو سەردەمە بڕوا بە تیۆری ئاری کرابوو. ئەو بۆچوونەش دەیگوت کە زمانەکە لەو ناوچانەی ئێرانەوە هاتوون. بەڵام وەک گوتم تیۆری نوێ دەڵێ زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بێتەوە. ڕاستیەکەی هەر زمانی هندۆروپی نییە کە لە کوردستانەوە بڵاو بێتەوە، بەڵکو شوێنی ماڵیکردنی گەنمی جۆری ئینکۆر نەخشەی کوردستان دروست دەکات. هەروەها ئاژەڵەکانی وەک بزن، ڕەشە وڵاخ، مەڕ و بەراست لەسەر خاکی کوردستان بۆ یەکەم جار ماڵی کراون. یەکەم پەرزگە لە مێژووی مرۆڤایەتیدا لە نزیک ئورفەیە لە گرێمیرازان لە باکووری کوردستان کە ئەمانە هەمووی دەیسەلمێنن زمانەکە و شارستانیەتەکەش لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بۆتەوە. نوێترین تیۆری ئەوروپی دەڵێت کە زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بۆتەوە. ئەم ژارە لە ئەوروپادا نوێ، بەڵام لە دوو پەرتووکی مندا ئەوە پێشنیار کراوە و پێش 10 ساڵ ئەم بابەتەیەک لا کراوەتەوە کە زمانی هندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاو بۆتەوە. هەر لەبەر ئەو ڕاستیەیە کە لە هەردوو پەرتووکەکەی مندا لە بری زمانە ئێرانیەکان زمانە زاگرۆسیەکان پێشنیار کراوە. جا با بەیەکەوە بزانین بۆ ناوهێنانی زمانی کوردی بە زمانە ئێرانیەکان هەڵێ و بە زمانە زاگرۆسیەکان گزارش لە ڕاستیەکی مێژووی و زمانەوانی دەکات. کوردستان لانکەی شارستانیەتە. ئەمە پەخشان و پێهەڵدان نییە، بەڵکو بابەتێکی زانستی ڕوونە. شۆڕشی کشتتوکاڵ لە کوردستانەوە دەسی پێکرد کە بناغی پایەکانی شارستانیەتی مرۆڤایەتی ئەو شۆڕشەداینە. لەبەرەوە چەندین دانێوەڵە لە کوردستانەوە دەسی پێکردووە. کۆنترین پەرزگە لە سەرخاکی کوردستانە و لە نزیک شاری ئورفێ. کۆنترین تۆڕی ماسی لە مێسۆپۆتامیا و دەوروبەریدا
لە بێسانسور دۆزراوەتەوە. پولە قوڕینەکان کە 10,000 ساڵ لەمە بەرداهێنران کۆنترینیان لە سەرخاکی کوردستان دۆزراونەتەوە و دروستکراون و دواتر بوون بە بناغی نووسینی مێخی کەواتە سەرەتای شارستانێتەکە لە سەرخاکی کوردستانە و ئەمڕۆ دوای 10 ساڵ لە پەرتووکەکانی من لە نوێترین لێکۆڵینەوە تا دەڵێن زمانی هیندۆروپی لە کوردستانەوە دەستی پێکردووە. ئەگەر زمانی هیندۆروپی لە کوردستانەوە دەستی پێکرد بێت و کوردیش زمانێکی هیندۆروپی بێت و کۆنترین شوێنەوارەکان لە دامێنی چیاکانی زاگرۆزدا بن کەواتە ناوی ئێرانی بۆ گروپە زمانی کوردی و ئەوانی تر هەڵێ. هەر لەبەر ئەمەیە کە دوو پەرتووکی من زمانی کوردیان خستۆتە ناو گروپە زمانێکی نوێوە بە ناوی زاگرۆسی کە سۆمەری کۆنترین زمانی ناسراوی ئەو گروپێ. ئەوەش لەبەرەوەی کە ئەو ناوە گزارش لە ڕاستیەکی زانستی دەکات و شوێنەوار زمان و مێژوو پشتگیری دەکەن. لە کاتێکدا دەستەواژەی ئێرانی لەگەڵ ئەفسانەی ئاری نازانستیدا دروستکراوە و ئەمڕۆ بۆ مەبەستی سیاسی و شەرعێدان بە دەوڵەتی ئێران و ناسنامەی خەیاڵی ئێرانی سوودی لێوەردەگیرێت. کەواتە کە ئاری ئەفسانە بێت و ئێران لەسەر ئەو بناغە ئەفسانەیە دروست بوو بێت بە دڵنیایی ناوی ئێرانی بۆ گروپە زمانی کوردی هەڵێ و دژی زانستە و ئەویش ئەفسانێ. هەر لەبەر ئەمەیە کە دەگوترێت زمانی کوردی زمانێکی زاگرۆسی. کێشەکە لەوەدایە ئەم ئاری و ئێرانە ئەفسانەیە کە بەرگێکی زانستی کراوەتە بەر تێگەیشتنێکی هەڵە لەسەر زمانی کوردی و مێژووی نەتەوە کە دروست دەکات. زۆرجار خەڵکی وڵاتی ئێران و عەرەب و تورکیش دەڵێن کورد ئێرانیە و لە ئێرانەوە هاتووە. ئەم بۆچوونە هەر لە ئاسی خەڵکی ئاساییدا نییە، بەڵکو خەڵکی ناوداری بواری مێژووش ئەوە دەڵێن. بۆ نمونە لەم ڤیدیۆدا پرسیار لە مێژوونووسی عێراقی خەس ئەلماجدی دەکرێت کە ئایا کورد سۆمەریە؟ ونفس السؤال هل الأكراد والإيزيديين هم السومريون كما يدعون؟ كلا أبدا، الأكراد آريون والإيزيديون خليط من الآريين والساميين. دەبینین ئەو گشت وەڵام دەداتەوە دەڵێ نەخێر کورد ئاریە. کێشەکە ئەوەیە کە ئەوەی پرسیارەکەی لێ دەکات ناڵێت ئاری چییە. خەزەن ماجدی گەلەی بپرسید ئاری چییە؟ ئەو چیرۆکە ئەفسانەیەت بۆ باز دەکات کە لە سەدەی ڕابردوودا داهێنراوە و ئەمڕۆ لە ناو دەستگا ئەکادیمیە جیهانیەکاندا وەک تیۆریەکی ئەفسانەی و بابەتێکی نازانستی سیر دەکرێت. بەڵام خەس ئەلماجدی هاوشێوەی هەندێک لێکۆڵەری ڕۆژهەڵاتی ناوەڕاست نائەگەدارن لە زانست و لێکۆڵینەوەی نوێن. ئەو بۆچوونەکانی لەسەر کورد لەسەر ئەو بۆچوونە نازانستیانەی سەدەی ڕابردوو داڕشتووە کە هەمویان هەڵن. بەو جۆرە ئەم تیۆریە بۆ بە بەربەستێک لە بەردەم تێگەیشتنیەکی زانستی لە کورد. ئەم بابەتە بە تایبەت لە ناو ئەکادیمیەکانی وڵاتی ئێراندا زۆر بەکاردەهێنرێت. ئەوان زۆربەی شتی ناوچەکە دەکەنە فارسی. ئەگەر گومانێک لەسەر فارسی خەیاڵێکە هەبێت دەڵێن ئێرانیە. بەو جۆرە لە ڕێگای ئەم دەستەواژە نازانستیەوە مێژوو فەرهەنگی کوردی بزر دەکرێت و داگیر دەکرێت و لەژێر ئەو ناوەدا ڕوانگەیەکی نازانستی بۆ خەڵکێک دروست دەکرێت کە لە مێژوودا نەبووە و دروستکراوی خەیاڵی سەدەی 19هەمی ئەوروپا و سەدەی 20هەمی ئەکادیمیەکانی وڵاتی ئێرانە. لە هەمان کاتدا ئەمە وای کردووە لە 100 ساڵی ڕابردوودا هەر پەرتووکێک لەسەر کورد لە جیهاندا بنووسرێت یەکسەر بڵێن کورد زمانەکەی ئێرانی و لە ئەنجامدا تێگەیشتنێکی هەڵەی نازانستی لەسەر کورد و زمانەکەی و مێشوەکەی هاتۆتە ئاراوە. ئەمە دووجاری زۆربەی ئەو پەرتووکانەش بۆتەوە کە لەلایەن کوردەوە نووسراون. بە جۆرێک هەندێن باگەشەی ئەوە دەکەن کە کورد لە فارس ئێرانی ترە. بۆ نمونە مێژوونووسێکی کوردی وەک کەلیموڵڵای تەوەحودی خوراسانی لە ڕووی دڵسۆزیەوە بانگەشەی ئەوە دەکات کە کورد ناوی ئێرانی دروست کردووە. هەندێک سیاسیەکانی کورد تەنانەت دەڵێن کورد لە هەمووان ئێرانی ترە. ئەمەوای کردووە لە 100 ساڵی ڕابردوودا زۆربەی ئەو پەرتووکانی لەلایەن کوردەوە لەسەر مێژوو زمانی کوردی نووسرابێتن یەکسەر ئاماژە بە ئاری و ئێرانی بوونی کورد و گەڕانەوەی زمانی کوردی بۆ ئاوێستا بکرێت و کورد بگەڕێنرێتەوە بۆ ڕابردوویەکی خەیاڵی نازانستی. لە ڕاستیدا ئەفسانەی ئاری نازانستی گەورەترین زیانی گەیاندووە بە توێژینەوە و تێگەیشتن لە مێژووی کورد و زمانەکەی. بەڵام ڕۆڵێکی گەورە و بێبنەمای نازانستی داوە بە نەتەوەی فارس.
هەر لەبەر ئەوەشە گەورەترین پاڵپشتی بۆ ئەم ئەفسانەیە لە وڵاتی ئێراندا هەیە، لەبەرەوەی ناسنامەی نیشتیمانی ئێرانی و ناوی وڵاتەکەش ئێران لەسەر ئەفسانەیەکی نازانستی دروست بووە. هەڵوەشانەوەی تەواوی ئەو تیۆریە واتە هەڵوەشانەوەی وێژەی درۆینەی ناسنامەی ئێرانی. لەبەر ئەم هۆکارێک کە گەورەترین پشتگیری لە وڵاتی ئێراندا بۆ ئەم تیۆریە هەیە. سەرڕای ئەو هەموو تێگەیشتنە هەڵەی کە لەسەر بناغەی ئەم تیۆریە ئەفسانەیە گەڵاڵە کراوە، نوێترین تیۆری دەڵێت کە زمانی هیندۆروپی لە کوردستانەوە بە جیهاندا بڵاوبۆتەوە. کەواتە بەپێی ئەو تیۆریە زمانی کوردی زمانێکی زاگرۆسیە و لە کوردستانەوە دەسی پێکردووە. لە ڕاستیدا ئەو ڕاستیەی کە کورد سەرەتای شارستانیەتی ناوچەکەیە لە سەرچاوەی بابلیدا بەپێی تێگەیشتن و دەربڕینی ئەو سەردەمە ئاماژەی پێکراوە. نزیکی 2300 ساڵ لەمەوبەر مێژوونووس و ئەستێرەناسی بابلی بێروسوس ئاماژە بۆ ڕاستیە دەکات. بیرۆسوس مێژوونووس و پیاوی ئاینی و ئەستێرەناسی خەڵکی بابل بوو. ئەو بە کلدانی ناوی هاتووە، بەڵام لە سەرچاوەی یۆنانیدا ئاماژەی پێکراوە. لەبەر ئەوە ناوەکەی بە بیرۆسوس نووسراوە. لە کاتێکدا بەپێی زمانی ئارامی دەکوترێت کە ناوی خۆی بەرعۆثا بووە و یۆنانیەکان کردویانە بە بیرۆسوس. ئەم مێژوونووسە لە سەدەی سێمی پێرزاین پەرتووکێکی لەسەر بابل نووسیوە لە سێ بەرگدا کە باسی مێژووی بابل و زانستی ئەستێرەناسی کردووە. ئەو لە سەردەمی حکمی یۆنانیەکاندا پەرتووکەکەی نووسیوە، لەبەرەوە بە زمانی یۆنانی نووسیوەتی. پەرتووکەکانی بزرن، بەڵام چەندین سەرچاوە یۆنانی و ڕۆمی دوای خۆی ئاماژیان بە زانیاری ناو پەرتووکەکەی کردووە. بیرۆسوس هاتووە مێژووی ناوچەکەی خۆی نووسیوە. ئەو دەڵێت سەرەتا پادشاکانی بابل دوای لافاوەکە 86 بوون. 84یان مات بوون و دوانیان کلدانی. بە دڵنیایی نابێت مێژوونووسێکی بابلی کە دەستی بە ئەرشیفی دەوڵەمەندی ئەو سەردەمەی بابل گەیشت بێت ئاگاداری مێژووی خۆیان نەبوو بێت. سەرڕایەوە قسەکانی بە تەواوی دژی ئەو بۆچوونەی ئەمڕۆیە کە مادەکانی کردووە بە خەڵکی کۆچبەر بۆ ناوچەکە کە گوایە 2800 ساڵ لەمەوبەر هاتوونەتە ناوچەکە. پرسیارەکە ئەوەیە، ئەی بۆ بیرۆسوس بە پێچەوانەی جیهانی ئەمڕۆ ئەو بابەتەی لەسەر مێژووی شوێن و دەڤەرەکەی خۆی نووسیەتی و بنەچەی شارستانیەتی بابلی گەڕاندەوە بۆ مادەکە؟ وەڵامەکەی ڕوونە. بیرۆسوس پەرتووکەکەی بە زمانی یۆنانی و بۆ خوێنەری ئەو زمانە نووسیوە. لە ناو یۆنانیەکاندا مادەکان دەناسران، بەڵام سۆمەریەکان نەدەناسران. هەر لەبەر ئەوەیە کە ئەو سەرەتای پاشاکانی بابلی بۆ مادەکان گەڕاندۆتەوە. ئەو مەبەسی سۆمەریەکان بووە، بەڵام گەربی نووسایە سۆمەرین خوێنەری یۆرانی لە پەرتووکەکەی نەدەگەیشتن. لەبەر ئەوە ناوی ناون مات، لەبەرەوەی کە ئەو ماد و سۆمەری وەک یەک نەتەوە بینیوە. دواتریش لە دەیان سەرچاوەدا کورد بە ماد لە قەڵم درا و هەندێک لە مێژوونووسان وەک هەیتومی کریاکۆس و میکائیلی سریانی بەڕوونی دەڵێن جاران پێیان دەگوتن ماد و ئەمڕۆ بە کورد ناویان دێنن. کەواتە گەر کورد ماد بن و مادیش سۆمەری، بەو شێوەیە سۆمەریەکان هەر کورد بوون، بەڵام کوردی دەژ بوون. هەر لەبەر ئەوەشە کە بیرۆسوس بە ماد لە قەڵەمی داون. ئەمانە هەمووی ئەوە دەسەلمێنن کە زمانی کوردی و فەرهەنگەکەی لە چیاکانەوە بڵاوبۆتەوە بە ناوچەکەدا و زاگرۆز مەڵبەندی زمانی هیندۆروپیە و زمانی کوردیش کۆنترین زمانی زیندوی ئەو گروپە زمانەوانیە. هەر لەبەر ئەوەشە دەستەواژەی ئاری و ئێرانی دوو دەستەواژەی سەردەمانێکن کەوا دەزانرا زمانەکە لە شوێنی ترەوە هاتۆتە کوردستان. بەڵام کە نوێترین لێکۆڵینەوە ئەوە بسەلمێنن زمانەکە لە کوردستانەوە بڵاوبۆتەوە، کەواتە دەبێت کۆی ئەو بۆچوونە دێرینە سەبارەت بە بنەچەی کورد و زمانەکەی و مێژوەکەی بگۆڕێت. کەواتە وەک ڕوون بووە ئاری و ئێرانی دوو دەستەواژەی نازانستین و زیاتر خزمەتی ئەجەندای ئایدیۆلۆژی و نەخشەی سیاسیان کردووە وەک تێگەیشتن لە مێژوو. هەروەها کاتێک کە لە دەرەوەی دەستەواژەی ئێران و ئاریدا کار دەکەین، بۆمان دەردەکەوێت کە زمانی کوردی زمانێکی زاگرۆزیە و وەک سەرەتای زمانی هیندۆروپی لە چیاکانی کوردستانەوە ئەو زمانە هاتۆتە خوارێ و بە جیهاندا بڵاوبۆتەوە. بۆ ئەوەی لە خۆمان و لە مێژوو لە فەرهەنگمان بگەین، دەبێت پێداچوونەوە بە هەموو ئەو بۆچوونانەدا بکەینەوە کە لە ڕابردوودا لەسەر ئەم بابەتانە دراون.
ئەوەش بە ئامانجی ئەوەی کە بە شێوەیەکی زانستی لە خۆمان بگەین. هەروەک لەم بەرنامەیەدا ڕوون بووە ئاری و ئێرانی دوو دەستەواژەی نازانستین و لە بناغەوە بۆ مەبەستی سیاسی بەکارهێنراون. جگەلەوە مانەوەیان دەبێتە هۆی تێگەیشتێکی هەڵا لەسەر زمانی کوردی و مێژووی نەتەوەی کورد. لەبەرەوە لە 10 ساڵی ڕابردوودا پێشنیازی زمانە زاگرۆسیەکان کراوە لە بری زمانە ئێرانیەکان لەبەرەوەی ئەم ناوە زانستیە و گزارش لە ڕۆڵی زمانی کوردی و مێژووی نەتەوەی کورد دەکات. هەروەکو ئەمڕۆ لەم بەرنمەیەدا ڕوون بووە زۆر لایەنی زمانی کوردی و مێژووی نەتەوەکە لەسەر بناغەیەکی نازانستی داڕێژراوە. بەرنامەی خۆناسین لە هەوڵی ئەوەدایە کە بە هەموو ئەو لایەنانەدا بچێتەوە. ئەوەش بە ئامانجی ئەوەی کە خۆما بناسین وەک ئەوەی کە هەبووین و هەین، نەک وەک ئەو ڕوخسارە درۆینەی کە لە 100 ساڵی ڕابردوودا لە دەستگا ئەکادیمیە جیهانیەکاندا بۆمان دروستکراوە. ئەمڕۆ لێرە لە مۆزەخانەی دکتۆر جەمال نەبەس ئەم بەرنامەیەمان پێشکەشکردن. تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.